إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێز و خۆشەویستەکانم، ئێمە دوو هەفتەیە باسی فەرمانەکانی خوای پەروەردگارمان کرد دەربارەی جلپۆشین و حیجاب، پاشان باسی ئەو ئەحادیثانەی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم، یان هەندێک لە ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم بارەیەوە. ئەمڕۆ چینە سەر باسی فەزڵەکانی خۆداپۆشین. خۆداپۆشین لە ئیسلامە فەزڵی چییە؟ بەڕێزانم، خۆداپۆشین یەکەم ئەبێ بزانین بریتیە لە تاعەتی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە ئەگەر بەڕێستان لە وتارەکان دووتارەکەی پێشوە ئامادە بوو بێتن، بۆتان دەرکەوتووە کە مەسئلەی حیجاب مەسئلەیەک نییە ئەو هەڵی گوازی بێت لە عەقڵ و بۆچوونەکانی خۆیەوە، مەسئلەیەک نییە فلان حزب و فلان لایەن دایان هێنابێ، مەوزوعەکەوان نییە. ئەگەر ئەو کەسانەیشتان کە تەمەنیان گەورەیە ئێستا لە وتاری جمعەیە نەبوایە پرسیارمان لێ ئەکردن و وەڵامیان بایەتەوە پێش 50 ساڵ پێش ئێستا لەم شارە ئێمە ئافرەت چۆن بوو، دای و داپیرانی ئێمە چۆن بوون؟ خۆ ئەو کاتانە ئەم وەزع و زەمانەی کە ئێستا پەیا بووە ئەو کاتانە نەبوو، بەڵام ئافرەتانمان زۆر داپۆشراو بوون، خاوەن حەیا و حورمەتی خۆیان بوون، کەوا بوو مەسئلەی پۆشین و خۆداپۆشین هیچ پەیوەست نییە بە گروپ و حزب و لایەن و ئەمانە و ئەوانەوە. ئەو کەسانەی کە ئاوا لە یەکێ دەنەوە ئەوە غەڕەزێکی سیاسیان هەیە لە مەوزوعەکان. ئەگینا خۆداپۆشین پەیوەندی هەیە بە ئیمان و بە ئەخلاق. دەنگی یەگرتوو ڕادیۆی گەرمیان ماڵی هەمیشە ئاوەدان. هەر کەسێک خۆی داپۆشێ ئەوە ئیطاعە و گوێڕایەڵی خوای کردووە و گوێڕایەڵی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. هەر کەسێکیش خۆی دانەپۆشێ معسیەت و سەرپێچی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. کەوابوو ئەم مەوزوعە ئەبێ ئاوا لێی تێبگەین ئێمە هەر کەسێکی تر بە هەر شێوازێکی ترا بیبە
کابرا غەڕەزێکی تری هەیە مەبەستێکی تری هەیە ئەو مەبەستە لە ڕاستیە مەبەستێکی ئەتوانی بڵێ گڵاوە لە ڕاستیە مەبەستێکی زۆر ناشەرعیانەیە مەبەستێکە کە دوژمنانی ئیسلام ویستویانە بەدی بهێنن ناو ملەتی ئێمەیە بۆیە ئەبێت ئەو مەوزوعە ئێمە ئاوا لێی تێبگەین ئێمە پێویستە لەسەرمان گەورە و بچووکمان کاربەدەست و ژێربەدەستمان هەموومان ئەبێت هەوڵ بدەین ئەخلاق و ئیمانی ئەم ملەتە پارێزراو بێ نابێت ئێمە کۆمەڵێکمان بۆ لایە ڕایکێشێ و کۆمەڵێکمان بۆ لایەتر ڕایکێشێ نابێت مەسائلە سیاسیەکان ئەمڕۆ ببێتە مایەی ئەوەی کەوا تەئسیر لە ئیمان و لە ئەخلاقی خەڵک بکە ئەم مەوزوعە یەکەم خاڵ لە فەزڵەکانی ئەوەیە مەسئلەی خۆداپۆشین تاعەتی خوا و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم دووهەم حجاب و خۆداپۆشین کە من زیاتر بە داپۆشین نایەبم بە حجاب ناوی نابم چونکە ئەمە حجاب نییە کە ئێستا ئافرەت خۆی داپۆشێ ئەمە ئەو حجابە نییە کە خوا ئەمری پێکە باس یەکەم بۆتان حجاب کە خوا ئەمری پێکە یعنی چی خۆداپۆشین یعنی چی خۆداپۆشین جیایە و حجاب جیایە خۆداپۆشین عەفافە برا بەڕێزەکانم داوێن پاکێتیە ئەو ئافرەتە کە خۆی دائەپۆشێ بەڕاستی خۆی ئەپارێزێ لە گوناح خۆی ئەگرێتەوە لە گوناح خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم لسورة نور آية 60 والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا فليس عليهن جناح أن يضعن ثيابهن غير متبرجات بزينة وأن يستعففن خير لهن والله سميع عليم خوای تعالى أفرمي أو آفرتاني دانشتون لماڵەوە یعنی پیر بوون و تەمەنیان گەورە بووە پیرێژنەکان ئەوانەی کە هیچ ئەمەل و ئاواتێکی هاوسەرگەرایەتیان نەماوە یعنی تازە هیچ نیازی شوکردنیان نییە و تەمەنیان گەورەیە و پرچیان سپی بووە ئەوانە گوناح لەسەریان نییە هەندێک جار هەندێک لە جلوبەرگەکانیان بکەنەوە یعنی بەس زیاتر هەندێک لە پرچیانیش بەدەرەوە بێ یان هەندێک دەم چاویان بکەنەوە لە بەردەم هەندێک کەسایە قۆڵیان جاری وا هەیە هەڵکەن لە هەندێک پێویستیاتە بەڵام بەو دەرەجە ناکە بەکاملی چونکە خوای گەورە فەرمێ غەیرە متەبەرجات بزینە نابێ خۆیان بڕازێننەوە چونکە ئەگەر ئەوانیش خۆیان بڕازێننەوە و تەبەڕوج بکەن ئەویشە بێتە مای ئەوەی کەوا فیتنە دروستەکە با چەندێتە منشیان گەورە بێت لەگەڵ ئەوەیە خوای تەعالا فەرمێ دروستە ئەوان وا بکەن بەڵام لەگەڵ دروست بوونیشە ئەگەر خۆیان بپارێزن و عەفاف بکەن یعنی ئەوانیش هەر خۆیان داپۆشن ئەوە چاکترە بۆیان وئن یەستەعففن خەیر لەهن ئەگەر ئەوانیش عەفاف بکەن ئەگەر ئەوانیش خۆپارێز بن زیاتر ئەوە باشترە بۆیان بەڵام خۆ ئەگەر هەندێک ئەوان شل و خاویشیان تیابێ کێشەیەک نییە چونکە ئەوان مایەی سەرنجڕاکێشاندن نین ئەوان مایە ئەوە نین کە سەرنجی خەڵکی ڕاکێشن بۆ لای خۆیان بەڵام خۆ ئەگەر ئەوانیش خۆیان داپۆشن چاکە بۆیە ئەمە کەوابوو خۆداپۆشین حتا بۆ پیرەژنیش عەفافە چجا بۆ گەنجەژن سێم حجاب و خۆداپۆشین بەڕێزانم هۆیەکە بۆ پاکی دەروون پاکی دەروونی هەموو لایەک نەک بەس تەنها هی ئافرەتەکە هی هەموو لایەک بەڕاستی کاتێ تۆ ئەڕۆیتە بازاڕ یان ئەڕۆیتە دائیرەیەک یان ئەڕۆیتە شوێنێک ئەگەر ئافرەتەکان پۆشتە بن کاتێ دێیتەوە بۆ ماڵ دڵت مرتاحە
نفست مرتاحة حسناكي گناحت کردووە حسناكي تاوانت کردووە بس خوا پەنامان بدا کاتی ئەچیتە سەیرانگایەک کاتی ئەچیتە بازارێک ئەبینی ئافرەت هەموو خۆی ڕوتۆ کردوتەوە و تەبەڕوجیان کردووە زیاد لە حەد بەڕاستی هەستەکەی دەیتەوە هەستەکەی تاوانی زۆر گەورەت کردووە هەستەکەی زۆر نامرتاحی زۆر ضمیر و نەفست محاسبەت ئەکا ئیلا حەقم نییە ئەو کەسانەی کەوات نوێژ ناکەن ئەو کەسانەی کە خوا ناناسن گوێ نادەن ئەو شتانەوە جیایم باس ئەوانە ناکەم باس ئەوە ناکەم کە زەمیریان نەمردووە زەمیریانی هێشتا زیندووە یعنی ئیمانەکە زەمیر یعنی ئیمان براینە ویژدان یعنی ئیمان یعنی هێشتا ئیمانیان زیندووە نەمردووە کامل ئەو کەسانە کاتێک ئافرەتی ڕوود ئەبینن ئافرەتی ناپۆشتە ئەبینن زۆر بێتاقەت ئەبن زۆر نەفسیان محاسبەیانەکە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئافرەتەکە پۆشتە بێ هیچ تەئسیرێکیان تێ ناکە هەروەها تەهارەی نەفسیشە بۆ ژنەکە خۆیشی ئاخر دەی لەکوێ ژنێک لە ماڵ دەرچێ چەندێک ڕێ بکات و بگەڕێتەوە چەند نەفەر بیبینێت لە پیاوان و بگەڕێتەوە بە کۆمەڵێکی تاوانەوە بگەڕێتەوە ناو ماڵی خۆی پێشتر چەند یەکات هەر خۆی ڕازاندۆتەوە چەند یەکاتی ڕۆیشتووە بە لەوە سوورکردن بە دەمچاو سپیکردن بە چی و چی ئەوانەی کە ئافرەتان ئەیکەن خوا پەنامان بدە چەند یەک خەریکی ئەوەن کاتێلێکی زۆر جاری وایە سەعات و دوو سەعات ئەو هەر خەریکی قژێتی چۆن بیکاتەشانە و چۆن بیڕازێنێتەوە و خەریکی لێوێتی خەریکی دەمچاوێتی ئەوەنە کاتی ئەڕوا بە بەلاش دوای ئەوەیشە کە ئەچێتە دەرەوە وا ئەزانێت دڵی مرتاحە بێ بۆ یەک خەڵک بیبینێ واللهی دڵ و نەفسی زۆر نامرتاحە زۆر بێتاقەتە کاتێ دێتەوە ئەو کاتە ئەزانێ ئەم چی کردووە کاتێک کە لە شتەکە ئەبێتەوە شەیتان ئەڕوا و نامێنێ لە دەوروبەری ئەو کاتە دێتە خۆیان ئەڵێ من چیم کرد بەڵام لەبەر ئەوەی ئەو بۆتە عابیدی خەڵکی لە عابیدی خوا دەرچووە ئەو کاتە ئەو خەڵک ئەپەرستێ خوا ناپەرستێ لەبەر لۆمەی خەڵک بەیانی هەم جارێکی تر عینەن بەزم ئاخر خەڵک ئەڵێ بابە چۆن ئەبێت تۆ کچێکی جوانی و ئاوا تۆ جوانیەکانی خۆت ئەشاریتەوە دوایی خەڵک ئەڵێ ئاخر ئەڵێ دەمچاوی ڕەشە ئەی من چۆن دەمچاو سپینەکەم دوای ئەڵێن دەمچاوی ڕەشە دوای ئەڵێن ئاخر ئەم لێوێ فرە جوان نییە چۆن سووری نەکات چۆن قاوایی نەکات چۆن چی و چی نەکات يعني سبحان الله شيطان دي بوي او كاتز خوای لبیر اچ نعوذ بالله بس اويا كيتبير كخلق اخر اما زور شاني قصي خلق كوتين بوي اومن بسرها زور لو مي خلق للامان مهم بو بابيش زانين كوا لو مي خلق هیچ تاثيرك لجيان ناكات لو مي همو خلقي لو مت قيمتي چيه لو ما يخلق شي تأثيرك لوضعك كاكا يا وصفي خلق ومدحي خلق شي تأثيرك كاكا إن جابيش زانين رزابوني خلقي غاية لا تدرك والله يعني حتى أو رجل ما يتناتواني خلق ود رازيكي قد كستان تواني تانا خلق خوتان رازيكن قد شتيوانية أو خلق خوار رازينية خوايك بوهم جوانية بەو هەموو دنیای جوان کردووە هەموو شتێکی پێت بەخشیوە زەڕەیەک لە ناو لاشەتان نییە لە دنیایشان نییە خوا خەڵقی نەکردە بێ بەڵام سەیرەکەی ئەو تۆ لە خوا ڕازی نییە کابرا ئەی لە من ڕازیە بێ لە تۆ ڕازیە بێ خوشکی بەڕێزم ئەی لە تۆ ئەتەوێ خەڵق لێت ڕازی بێ بەڵام خوا لە خۆت ڕازی کە خەڵق کێشە نییە خەڵق لە ئەخیرا هەمووی ڕازیە بێ پەشیمان ئەبنەوە ئەو پەڕی خەڵق بڕێک لۆمەت ئەکەن هەر ئەوەیان لە دەستێت چییە یعنی لۆمەی خەڵق چییە بەس پێم بڵێن لۆمەی خەڵق چی تەئسیرێکە کات چی گۆڕانێکەکە لە گیانی ئینسانە هیچت ناگۆڕێ هەر تو زەلامەکەی جارانی کەوابوو زۆر گوێ مەدەنە لۆمەی خەڵکی خوا مهمە ئینسان خوا لە خۆی ڕازیکە خەڵک هیچ نییە بۆیە خوای گەورە ئەفەرمێ وإذا سألتموهن فاسألوهن من وراء حجاب ذلكم أطهر لقلوبكم وقلوبهن سورة أحزاب آياتي 53 خوای تعالى أفرمي أجر داواي
شتێکتان کردیان ئەگەر کەسێک هات داوای شتێکی لێتان کرد لە ماڵات دەرگاتان بۆی کردو ئەفەرمێ لە پشت دەرگاکەوە قسەی لەگەڵا بکەن لە پشت پەردەوە ئاخر ئەوەیە حیجاب ئەوەیە حیجاب ئەو حیجابەی کە خوا داوایەکە ئەوەیەک لە پشت قاپیەکان و پەردە هەبێ وەکو ماڵە کۆنەکانی کفری ئەوەیە حیجاب لە پشت پەردەوەیە ئەمەی کەوا ئێستا ئێمە ئەیکەن ئافرەتانی ئێمە ئەمە پێوترێ خۆداپۆشین لاشەداپۆشین حیجابی حەقیقی ئەوەیە کە لە پشت پەردەکەوە قسە لەگەڵ کابرایە بکە خوای گەورە فەرمێ لە پشتی پەردەوە قسەیان لەگەڵا بکەن چونکە ئەوە بۆ نەفسی تۆ باشترە و بۆ ئەو باشترە ئیسا ئەمڕۆ پیاوان خوا پەنامان بدا ئەڕۆن ئەدە لە دەرگا ئەگەر ژنەکە لە پشت دەرگاکەوە بڵێ فەرموو ئەم پێی ناخۆشە کاکە ڕێزی لێ نەگرتم احترامی نەگرتم خۆڵکی نەکردم بڕۆمە ماڵ ئێبا بەو ژنێت بە تەنیا لە ماڵایە بۆ خۆڵکی تۆ بکا بڕۆیتە ماڵ تۆ چیت ئاخر بۆ بێتە دەم تۆ بۆ بێ قوتت دا تۆ چیت یعنی ئەوە ڕێزە ئەوە ڕێز نییە ئەوە بێڕێزیە ئەو ژنە لە خۆی ئەیکە ئەگەر بێتە دەم تۆ زۆر بە شێوازێکی ناشرین زۆربەی جار ئافرەت لەو کاتە دژداشەیەک لە بەرایەتی لەوانەیە قۆڵی کوڵ بێ لەوانەیە ناو حەوش بشوات یعنی بۆ بێتە دەم دەرگا و قسە لەگەڵ تۆیا بکە آخر ئەمەش بێزەمیریە پیاوان ئەیکەن ئیمڕۆ دەرحەق بە ئافرەتان لە پشتی دەرگاکەوە ئەگەر بڵێ فەرموو چیت ئەوێت تۆش احتیاجەکانی خۆتی پێ بڵێ و ئەوەی کە پێویستە پێی بڵێ ئەو پەڕی پرسیاری مێردەکەیەکە یان شتێک ئەگەر بوو لە ماڵ ئەوە خێر عەلا خێر و ئەوە دەرگات بۆ ئەکەنەوە ئەگەر نەیش بوو لە ماڵە ئەوە لا حول ولا قوة إلا بالله ئەمڕۆ من قەناعەتم وایە ئەگەر بکرێ ئەو جەرەسانە بەکاربهێنرێ بۆ ماڵان کە لە ناو ماڵەوە قسە لەگەڵ دەرەوە ئەکەی کاتێکە با لە دەرگا ئەوە زۆر شەرعیە ئەو جۆرە جەرەسانە کە قسە ئەکات و جەرەسەکە لێدا تۆش ئەیکەیتەوە قسەی لەگەڵا بکەی ئەو جۆرە جەرەسانە زۆر شەرعی و جوانە چونکە ئافرەت خۆ ناتوانێ هەموو جارێ خۆی داپۆشێ کاتێ بچێتە دەرگا بۆیە ئیحراج نابێ ئیتر ئیحراجی توش نابێ و پیاوانی ئەم زەمانەیشە تووشی نەزەر و گوناح نایەن بەڵام مع الأسف ئەمڕۆ ئێمە ڕاستە باسی ئافرەتەکەین بەڵام پیاوان قسووریان زۆرە کاتی ئەچێت ئەدا لە دەرگای ماڵێک ڕێک سیر ناو ماڵ ئەکا ئەچێتە دەم دەرگاکە یا پێشە لەبان قاپیەوە بڕێ سیر ناو حەوشەکات وا ئەکات چایە گڕەدا وەک ڕادار بزانم چیە لە ناو حەوشە هەموو شتێک ئەبینێت ئەمە نەچاوی پیسە و ئینسانێکی نەفس نزمە هەموو شتێک ئەبینێت دوای ئەوە کاتێ پێ ئەڵێ بۆواکە ئەڵێ وەخت دەی من نیەتم پاکە دەی نیەتم پاکە یعنی چی نیەتم پاکە یعنی چی نیەتم پاکە تۆ سەیری ماڵێکەکەی کە ناشەرعیە تەماشای ناو ماڵێکەکەی با ماڵ برای خۆتیش بێ لەوانەیە ئەو ژنە لە ناو ماڵە ناو حەوشی خۆیان تەنها ژێر کراسێ لە بەریابێ ئێ خۆ شەرعیە ئەو لە ماڵی خۆیان چۆن بێت مادام دەرگای داخستووە تۆ بە چی چاوێک وەسەید یان سیارە بەرزەکان ئەوانەی سیارەی شارەوارین یا سیارەی بەلەدیە یا عەفوەن مان و ئەمانە ئەو سیارانە کە ئەدا بە کۆڵانەکانە و ئەمڕۆ ناشکوری خوانەیە زۆربەی ماڵانمان دەرگاکانمان نزمە و دیوارەکانمان نزمە سەیری ناوی حەوش نابێ حەوشی خەڵکی نابێ بکەیت خوا چۆن قبولێتی تۆ ڕازیت خەڵسەی ناو ماڵی خۆت بکاو ژنەکەت ڕوود بێ ئەخر دەی نابێت ئێمە ئەبێ زەمیرمان هەبێ ئەبێ ئیمانمان هەبێ یعنی بەڕاستی زۆربەمان ئەو گوناحانە تووشمان ئەبێ حتا کەسانێکم بینیوە ئەهل ئیمانن کات لێدەن لە دەرگای خەڵکی یعنی لەدەم دەرگاکەیان ڕاوەستاوە بەڵکو مناڵێ دەرگاکەی کردەوە یەکسەر باە قاپەکەی داوەلا ئەی تۆ بۆ سەی ناو حەوشی خەڵک بکەیت ئەخر تۆ بۆ تۆ هاتووی ئیشێکت هەیە ئیشەکەت ئەنجام بدە و بڕۆ خۆت بەلاو بەریش بکەرە ئەو لاوە بەریش بکەر ئەو لاوە خۆت بدە لاو بەر بکەر ئەو لاوە سێ جاری ڕێک و پێک بە جوانی بە لە دەرگا و قاڵەقاڵ هەڵمەسێنە و دنیا منە لە یەک و بە زرم و بە لە قەو هاتیتە دەرگای خەڵکە ئەو ئوسلوبانە بەڕاستی لە ناو ملەت ئێمە نازانم تاکەی ترک ناکرێت خۆ من ناڵم هەمومان واینە بەڵام زۆرێک لە ئێمە وایە زۆر خەڵکم بینیوە ئاوایە زۆر خەڵکم بینیوە حتا ئەهل تەسەور بکە کەسانم بینیوە قورئانیان لەبەر بۆ وایان کردووە يعني ئاوا لەدەم دەرگای خەڵکە سەی ناو حەوشەکەن کاتێدن لە دەرگا ئەخ دەیوات چۆنە بێت حتى ماڵ براکەی خۆتیش دروست نییە ئەوە حجاب تەقوایە بەڕێزانم حجاب يعني تەقوایە هەر کەسێک هەر ئافرەتێک خۆی داپۆشێت خۆداپۆشین ئێمە لەفزەکەمان لێ تێکەڵە بێ من هەتا خۆشم لە کات قسەکانە لێم تێکەڵە بێ خۆداپۆشین تەقوایە حجابیش تەقوایە بەڵام خۆداپۆشین بۆ دەرەوە زۆر ضرورە تەقوایەکە يعني أتبارزي خواي قوري لقرآن لسورة أعراف آياتي 26 أفرمي يا بني آدم
سي خواي پروردگار کە چۆن قسەمان لەگەڵاکات یا بني آدم ئەینەوەکەی ئادەم ئەی ئادەمی زاد ئەینەوەی ئادەم ئەی کوڕەکان و کچەکانی ئادەم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم والريشا إما لباسك من بودا بزاندن يعني لباس خواي قورة لآسمان وداي بزاندو إما لباسك من بودا بزاند خوي باوك آدم ودايك حوا بيش أو يقناحك بكن كالبليان نور بو نور يعني وبيع أو يجان يكتري ببينن يعني الروت يجبون كان يكتريان نبينيوا يعني بني آدم أو كاتك البلكي نور بو نور يعني جاني يكتريان نبينيوا عورتي يكتريان نبينيوا بس كجناحكان كرت سبحان الله نورك نما كنورك نما بروتي أنجا هولا عندها يكتري دا بوشن كات يا خوي جرف راني دا وسرزوي هواني دا وسرزوي دا يعني بزاند سرزوي أنجا خوي جوري بوشاكي شي ودا بزاندن يكتر خوان دا أبوشي خوي جوري أفرمي إما لباس من بودا بزاندن تاوكو داتان بوشي عورتان دا بوشي ولباس التقوى ذلك خير براسي كالبلي لخواترسان بوشاكي لخواترسان براسي اوچاك بو ايوه كالبلي كبتان باريزي لگرما و لسرما بتان باريزي لچاو بيسان خو چاو بيس او كسنية تنها حسودي ابا چاو بيس او كسانيش سانين كواب بچاوكي حرام وتماشايك چي خلقكن وناموسي خلقكن دي اوانيش چاو بيسن ولباس التقوى ذلك خير او چاكتر بو ايوه ذلك من آيات الله لعلهم يذكرون أما هموي بلغو نشانكان إخوان تاوكو خلقي بير بكنوا كوابو بولي باسا إما خومانا باريزين لزور شتي خراب برا كانم آفرت أقر رود بيز زور ترجي تماحي خلقا آفرت أقر لا شيء بدرو بيز زور ترجي تماحي خلقا يعني معقولة إما أوندبي غيرت بين جنكان وكتشكاني خومان بخينا ناو سياركي خومان وبروتي قري دين وعرزي خلقي بكينوكو تشون معرز هيو خلقي يعني معقولة إما أو نغيرت من ما به معقولة إما كتشكان من لا شيء جنكان من لا شيء خيزانكان من بيشاني خلق دين زان سمتيان شنيكا وجيانيان شنيكا وممكيان شنيكا آخر مشهورين يا أمتي محمد صلى الله عليه وسلم أما إما خومان بمسلمان أزانين خومان بأهلي نيجو طاعت أزانين آخر واتشونا ببرا كانم واتشونا إما خومان رازين هندي عزمو لا شيء خومان يبدروا به أي قينات شون رازين بوجنا كان من أواقين كاتيك هندي الزلام ديت لاي من قليك على ما موسى جنجا كان من بو بانتولكي كورتيان كردتا برودين بو مزقوت نيوشا كان شون أبي أوابي جار وهي للرمنا أنا بلهم تخوا تأخذ لمالك شكت كاتي درتي آوا خورد نكرد تخوا بوكش حرام يا بوكر آخر يعني راس جوانية تو بانتولك إني ما بانتول بيو نيجي بيو بكي يعني مثلا أجر لزراني بس روبيا لزراني بخوارو بو جاندر نكوي كشيء كي جوريت يعني شرعا لبلاني شرعي وكشيء كي جوريت يعني بلام أوك يا شيء أو النقبتي أو قرب سرية كتوك شكت حتى زراني الروت أو دريا كي تأودشتو أمجا تنوريكي تسكو جاندر خرها يعني معقول نية نازم يعني نازم شون ضميري إما قبولي أو شتاناك نازم شون غيرتي إما تقبولي كاد خو من نالم تو چیبکە و چیبکە بەڵام خۆ ئەیشتوانی پێی بێژی خە تو ڕۆژانە هەر پێی بڵێ کچم ئاخر دەی عیبە دەی کچم من شەرەفم هەیە ناموسم هەیە دەی کوڕم دەی خوشکە بە ڕێزەکەم بە ئوسلوبی جوان و بە قسەی خۆش خۆ ڕۆژێ هەردێ ئەو بیرێ بکاتەوە دەربەسی ناموسی تۆ و شەرەفی تۆ بێ ئەی معقولە کچەکان و خوشکەکانی ئێمە شەو ڕۆژ ئێمە عەزیەتیان بۆ ئەخۆین و نانیان بۆ دەرەکەین و خۆمان عەزیەتە دەین دەربەسی ناموس و شەرەفی من و تۆ نەیەن ئاخر دەی معقولە ئەی بەس مەسەلەکە ئەوەیە دایکەکە و باوکەکە خەتا لە ئەوانایە بڕاتان هەبێ مسلمانی هەبووە و تێتی پێم و تێتی بە دایک من بە خوشکەم و تۆ وتمە ئەم کەلپەلە بۆ تۆ ناشێ بیکەیتە ئەڵێ یەک مانگە لەم جێژنەشە دایکم لەگەڵ ما ئاش نەبووتەوە چۆن تۆ بە خوشکت وا ئەڵێ تۆ عیلاقەت چییە تۆ چی پەیوەندیەکت هەیە ئەی پەیوەندی دایەگیان آخر چۆن پەیوەندی نییە ئەمە برایەتی و خەڵک نامباسیت ناموسێکات خەڵک آخر دەی دنیا بریتیە لە شەرەف و ناموس و غیرەت عیرض یەکێکە لە شتە زۆر گەورەکان لە ئیسلامە
کە لە ضرورياتی پێنج ضروراتە زۆر گەورەکەی ئیسلامن. چۆن دین ضرورە، چۆن نەفس ضرورە، ئینسان نەفس ئیسەیەکێکە بکوژێ مەسئلەیە زۆر خەتەر نییە. چۆن ئەمانە ضرورياتن، دەی ئاوا شەرەف و ناموسیش ضرورياتن، دە تۆ شەرەف و ناموست نەما ئیتر تو کەی پیاوی، ئیتر تو چی دڵت بۆ چی خۆشە لە ژیانتە. دەنگی یەکگرتو و ڕادیۆیی گەرمیان هەناسەیەک بۆ ژیان، سرەوتێک بۆ گیان. ئافرەتانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بوون، چەند بە حیا و بە شەرم بوون. دایکە عایشە، خاتو عایشە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم أفرمي كنت أدخل بيتي الذي دفن فيه رسول الله صلى الله عليه وسلم. دعاء أو يبيغمري خوا وفاتي كرت، دعاء أبو بكر الصديق وفاتي كرت، وفاتيان كرت. الله دايك عائشة الله بيغمر خزاني بيغمري خوا بوا، بيغمر هاوسري بوا، مردي بوا. أبو بكريش باوكي بوا. الله تا أو كاتي باوكم أبو بكر لغرفة كمان نجرابون، يعني قبر كان لجوركي دايك عائشة نجراب. الله تا أو كاتانا أتشوم جوروا يعني كالبلو بوشاك كم دا أكنا اعتيادي سر مروتا كرت. بلام الله كاتي عمري كوري خطاب مفاتي كرو جنازة كأيان هنا بوناو غرفة كيمن الله أتشوم الناو الله نم أتواني جلو برقة كم دا كان مسر مرود كم أموت عمر زور بغيرته. الله أكبر. آفرتاني جاران شرمي على مردوي شكر. بلام آفرتان وكشاني إما أتشن لسر قورسانك لقل كرة دلدارية كان. آخر زور سيرة إيما زور سيرة چند كتجيران لسر قورسان، چند كرو كتجيران لوي، چند عرق خورو سرسريدو لرو جنابتان أروا لسر قورسان كان عرق أخوا، چند خلقية أروا جنكي رو تكاتو أيوابو إبراهيم سمير وأيوابو لسي قوري سي مدري ولا أم قبرك أو قبري بياو شاكو أو لياكانو حتى أبو إمام علي بو أملا أولا لوي هالبركية كان لوي رجبلك كان لوي هنا كان آخر خلق شرمي لزندوش ناكر لمردوش نايكا بلام جاران خلق شرمي لمردوها كرد بويا شرمي لزندوشا كرد. إما يعني زور قراين براينا إما بيويسا زور بين قومانا زور صفتي ناشرين من بدروز بو بيري لنا كينا وإما تشيكي. مع الأسف نازنم جاران أوابو آفرتاني جاران أو شرمشكويان هبو بلام آفرتي إيستا سيرا كي شرمناكا حياناكا تصور بك اللم سيران قايانا أتشيد يعني اشتواء بينيت خليك عقل توسيت يجي بيجي أم من هام لكويا بيجي من الأوروبايا كي حيوانية بم يا لكردستان كي إسلاما بم عجايبتي كتشواء دينيت أو ندي يكزر شرمينية حياي نما والله سببي باوكو دايكا والله سببي دايكو باوك سببي أو ستر لاي تبيسانية كإما يقناتي لنا سرين وينتيني نمال سببي أوي ما حياة ما نما شرف ما نما قشتي ما لدزدا لحديث كتراب پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي خواي قورا زور شرموك خواي قورا شرمك زور خواي قورا يكيك لصفتكاني ستيرة دا پوشينرا شد دا أپوشي ستر حياي زورا بي خوش عبدكاني ستر حيايان بي اگر يكيك تان تاراتان قرد خوتان شور با خوي دا پوشي با گياني در نكفي يعني زور ضرورة إنسان كاتي أجيت شويني خوي أشوري لحمامك ولا شوينك بيدرجع وشد لخوي داخا شرم وحياة زور ضرورة بو إنسان بلام أجر إنسان الشرم وحياة إنما هموشتيك لدس أدا هموشتيك لدس أشي دا وكرم خوي تعالى شرم وحياة من بنصيب بك يا ربي خوي لو أنا من بجري كأمريكاني توجب جيكن يا ربي لو أنا من بجري كوا درون نفسي عن باك وجوانا يا ربي لأهل تقوى لقوا أهل تقوى حشر من بكي لأهل تقوى بن يا ربي خوي يا ربي ستر حياة وشرم همو جان من دابوش يا ربي خوي جان أهلي عفاف فين خوي دور من خيت ولا جناح ولا تاواني كوا رومان رشكا لدنيا يا ربي ستري حياة وناموس وشرف من بك خوايا يا ربي كتشو مالو من المن صالح بك يا ربي خوايا كتشو مالو من المن صالح بك يا ربي خوايا جان جنجكاني أمولاتي إما هدايات بدا يا ربي دور ما نخروا لجناح وتاوان يا ربي غيرته الضمير لنا وضلي قشت معنا بجوشيتوا يا ربي جاريكي ترخوايا بقاتنا وبيروزكاني خود حياة وشرم مولات من دابوشيتوا يا ربي سيرانجا كان من پر لخوشي ولا شرم وحياة يا ربي خلقي بتشي لسيرانجا كان تويان بكيوتو بير
نەوەک معسیەتی تۆ بکەن یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە ئەو نەخۆشانی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا شافی شیفایان بدە یا ڕەبی ئەوانەی کە مناڵیان نییە و داوایان لێ کردوین دوعای خێریان بۆ بکەین یا ڕەبی خوایە تۆ ڕەزاقی تۆ وەهابی خوایە تۆ خاوەن هەموو شتێکی هەموو شتێ بەدەستی تۆیە بە کون فەیەکونی هەموو شتێ ڕوئدا یا ڕەبی مناڵی ساڵحان پێکەرم بکە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکە یا ڕەبی خوایە هەموو لایەکمان هیدایەت بدە کار بەدەستانمان هیدایەت بدە یا ڕەبی گشتمان ساڵح بکە کار بەدەستانمان ساڵح بکە یا ڕەبی خوایە وڵاتمان پڕ لە ئەمن و ئاسایش و چاکە و خۆشی بکە خۆشی و هەرزانی تیا بەرقرار بکە یا ڕەبی خراپەکارانی یا ڕەبی ئەوانەی کە چاکن چاکتریان کە و باشتریان کە ئەوانەی کە خراپن خوایە هیدایەتیان بدە یا ڕەبی ئەوەیشی کە هیدایەت قبول ناکە و هەر لەسەر لاری و چەوتی خۆی ئەڕوا یا ڕەبی بە دەردی خۆی و مەشغوڵی کەی ئێمەی لەبیر بۆیتەوە کوردستانی لەبیر بۆیتەوە یا ڕەبی ڕەحم بە وڵاتانی ئیسلامی تریش بکە یا ڕەبی هەمومان یا ڕەبی باشکە و چاکە و دوورمان خەرەوە لە خراپە و خراپەکاری آمین آمين والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برزانم وادرقاي قطاب خانة كان جاري كيتر أكريتوا لسبين ودوام دسي في أكاتوا برزانم خوێندن زۆر گرنگە لە ئیسلامە زۆر گرنگی دانیش بە خوێندن ئیمانە و تەقوایە یەکەم ئاەت لە ئیسلامەدا بەزیە ئیقرا 5 ئاەتەکەی یەکەمی قورآن کە دابەزی لە پێشا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ دوباره وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم سيكا علم اقرأ خوندن ديني إيمة ديني خوندن وديني فيربون وديني تعليم وعلم وفيركردنا أم ديني إيمة لهمو دينا كاني تر لهمو برنامج كاني تر زياد تر قرنجي بوداوة حيف بروسي خوندن دواب كويلة ولاتي إسلاما حيف إيمة مسلمان مع الأسف دوار كوتوي نابێ ئێمە دواب بکەوین پێشکەوتن لەوە نییە بەرەڵابی پێشکەوتن لەوەیە کە ئێمە بتوانین وڵاتەکەمان بەرەو پێشەوە بۆین جەعدە و قیر و ئاو و کارەبامان بەرەو پێشەوە بۆین وڵاتمان خۆمان بتوانین سیارە بۆ خۆمان دروست بکەین خۆمان بتوانین تەیارە بۆ خۆمان دروست بکەین خۆمان بتوانین باڵەخانە بۆ خۆمان دروست بکەین خۆمان بتوانین کێشە و مەشاکیلەکانی خۆمان حەل بکەین خۆمان بتوانین وڵاتی خۆمان بەڕێوە بین بە جوانترین شێوە پێویستمان بە خەیار و تەماتەی سووریا و ئێران نەبێ پێویستمان بەوە نەبێ ئێمە خۆمان وڵاتی خۆمان بەرهەمی خۆمان بەدەست بێنین خۆمان نەوتی خۆمان کەشف بکەین و بینێرینە وڵاتانی تر خۆمان بنزین بۆ خۆمان نەک بڕۆین لە ئۆزبەکستان و لە تاجیکستان و لەوانەوە بنزین بێرین بە وڵاتی ئێمە ئەوە دواکەوتنە پێشکەوتن لەوەیە کە ئێمە ئەوانە حەڵکەین نەوەک ئێمەش بڕۆین بەرەڵایەکە ئەوروپا بە وڵاتی خۆمان بێری بۆیە ئەبێ بگەینە فریای خۆمانە بەڕێزان بە خوێندن خەڵک پێشەکەوێ بە خوێندن گەنجان ولاوانمان پێ ئەگا بۆیە زۆر گرنگی بن بە خوێندن زۆر گرنگی بدەن بە خوێندن گەنجەکان لاوەکان مامۆستا خۆشەویستەکان مامۆساکان ئێوە مامۆسای ئێمن ئێوە ڕێبەری ئێمن ئێوە گوێ مەدەنە هەندێشتی ئەیلا ئەولا ئێوە حەساب بۆ هەندێک شت مەکەن ئێوە ئەو مناڵانەی کە ئێمە ئێنێنە بەردەستان ئەمانەتی خوایە لەسەر شانتان لەسەر ئەستۆتان هەوڵ بدەن لەگەڵ خوێندنا تربیەتیان بدەن پێش خوێندن تربیەتیان بدەن چونکە ئێمە وەزارەتەکەمان وەزارەتی پەروەردە و خوێندنە پێش ئەوەی وەزارەتی خوێندن بێ وەزارەتی پەروەردەیە ئامان لەبیرتان نەچێت کە ئێوە پەروەردە ئەکەن لەبیرتان نەچێت ئەگەر چی لەبیر کراوە ئێستا لە جیاتی پەروەردە ئەمڕۆ لا پەروەردەیی ئەکرێ بەس ئەبێ نابێت ئەبێ ئێمە لەم شارەی خۆمانە هیچ نەبێ بگەینە فریای خۆمانە مناڵەکانمان پەروەردەکەین بە جوانترین پەروەردە و ئەمجا یعنی ئەوە پەروەردەیە لەم جەژنە گڵۆب نەما بە دوکان و گشتیان شکان ئەوە پەروەردەیە بەربوون لە گڵۆپەکانی دەوروبەری مزگەوتەکە تەقیان تەقان پیایان شکان ئەوە پەروەردەیە دوکاندارەکانمان ئەڕۆن ئەو هینانە تێرن کە مەمنوعی شەو ئەبێ ئاسایش بیگردنایە و محاسبەی بکردنایە ئەلەوانە تێرن و چاوی خەڵکی پێدەرکەن و لە زۆر شوێن لەم جەژنە چاو مناڵ کوێرکراوە بۆنەی ئەوە بازار دوکان
دوکان نەما گڵۆپەکانی نەشکێنرێت ئەوە پەروەردەیە ئاوا مناڵ پەروەردە ئەکرێ ئاوا ئێمە فێری خوێندن ئەکرێت آخر نازانی چی باسکەی و لە چی لایە کۆکەلێنەکان باسکەی بێژی ئەو لایەنە بگرین ئەوە بگرین ئەوە بگرین سەدەها لەها لاوە ئێمە کونمان لێکراوەتەوە بەڕاستی حەقە ئێمە اهتمام و گرنگیەکی زۆر بین بە خوێندن و بیکەین بە مەنهەجی ژیانمان و لەگەڵیشیا پەروەردەکە دایک و باوک مەسئولیەتی گەورە لەسەر شانتانە دایک و باوکان هەر ئەوە حەساو نییە مناڵەکە لە ماڵ دەرکەی کەلپەلی بۆ بسێنیت و دەریکەی لە ماڵ کەلپەلەکەیش زۆربەی کەلپەلەکان ئەوانەی وا کچن بە تایبەتی ئەڕوا پەنتۆری بۆ سێنە لە بازار ڕاشتی بەرەڵایی بۆ سێنە مناڵە لە مناڵیەوە فێری بێئەخلاقیەکات دایکان ئەبێ ئاگایان لەوە بێت حتا جلوبەرگەکەش ئەبێت جلوبەرگێکی پەروەردەیی بێت ئەبێ مناڵ بین لە یابان هەموو مەدرسەکان یەک جلەکە نەبەر یەک جل بۆ ئەوەی کەس فەرقی لەسەر کەس نەبێ حتا لە کاتی یعنی پەروەردەی ئێمە ڕۆی سەیرەکەی سویدێت یەک یابان نایەرین نازانم خۆ ڕەحمان پێ بکات یا ڕەبی هەر ئەوە نەئەڵێم بەس ئەبێ بگەینە فریای خۆمانە مامۆستا ئیدارەی مەدرسەکان تربیە يعني پەروەردەی کفری پەروەردەی گەرمیان ئەبێ هەموو بەیەکەوە هەوڵ بدەین پرۆسەیەکی خوێندنی سەرکەوتوانە ئەم ساڵ بەدی بێنین حیفە ئێمە دوا بکەین و ساڵ بە ساڵ ئاستی خوێندن دابەزێ حیفە حەقە ساڵ بە ساڵ ئێمە خاوەن خۆمانین معقولە ئێستا دکتۆر دەرەچێ هیچ نازانێ معقول ئەگەر وابێ ئێخر نابێت بەیانی کێ ئێمە کێشی بین بکە معقولە کابرا کولیەی شەریعەتەوە کات ئیعرابی کەلیمەیەکی عەرەبی نازانێ معقولة أبي بماموسا والله من نازل درسي فلان دمو يا ما جير ما نكردو بس ماموسا كان معنا تصور بك يعني جيري كده يعني إلا اختصاصك خوي زاتر أيش بجواني وراكو بيكي نايزاني يعني أبي إما بقينا فرياي خو معنا وفرياي خوندن معنا عجينا ولات من زور برو هالدير أشي لهمو لا يكوا مسؤوليتي هو باسم كنت پروردة يا كم بدرجة يك دواء أو مجمع مستقبل رئيس خوشي سكان إداري مدرسة ئیدارەی قوتابخانەکان ئەمجا دوای ئەوە مامۆستا بەڕێزەکان خۆیان بەتایبەتی ئەمجا هەر مامۆسایە لە پۆلەکەی خۆیان بەڕاستی مەسئولیەتی پەروەردەیی پێشی ئەبێ خوێندن بخا و ئەبێ وریای خۆی بێ و فریای خۆی بکەوێت وڵاتەکەمان بەرەو خراپتر نەڕۆ ئەمجا دایک و باوکان ئەمجا خوێندکارەکان خۆیان ئەمانە هەمووی مەسئولیەتی گەورە لە سەرشانمانە با هەوڵ بدەین ئینشاءالله ساڵێکی تر بەسەر بەرزانە شارەکەمان من باسی شاری خۆمانەکەم بگەینە فریای خۆمانە و شارەکەمانە ئینشاءالله ئاستی خوێندن بەرەو پێشتر بڕوا بەرەو بانتر بڕوا نەک بەرەو خواردتر بێ إن شاء الله تعالى إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد كما صليت على آل إبراهيم إنك حميد مجيد ورضي الله عن الصحابة والقرابة والتابعين وتابعيهم بإحسان إلى يوم الدين